لە 2014 دەوڵەتی عێراق ئابلۆقەیەکی ئابووری هەنگاو بە هەنگاو خستۆتە سەر خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان کە ئێستا بە دیاریکراوی زۆر باش دیارە کە موچە و قوتی خەڵکی بڕیوە. بەڵام لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا بڕیارەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی وای کرد کە زۆرێک لەو پیلانانەی عێراق سەبارەت بە خەڵکی کوردستان هەڵبوەشێتەوە و بووە مایەی دڵخۆشیش کۆمەڵێک بڕیار کە بە قازانجی خەڵکی کوردستانە و جوڵەش دەکەوێتەوە ناو بازار. ئێمە هەر سەبارەت بە ئەم بڕیارانە و جوڵەی بازرگانیش لە ناو هەرێمی کوردستان میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ ئەو قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز سەرۆر هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. جەنابی بریکار شەوتان باش بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵ. زۆر باشە با هەر لەسەر بڕیارەکانی سەرۆکوەزیران ڕابوەستین تا چەند ئەم بڕیارانەی سەرۆکوەزیران کە دوو ڕۆژ لەمەو پێش دەریکردن گرنگن بۆ خەڵکی کوردستان. شەوی جەناویشتان باش، زۆر زۆر سوپاس. ئەلبەتە بڕیارەکان لە کاتێکی گونجاوە دراوە و بەرژەوەندی زۆربەی چین و توێژەکانی کۆمەلگای کوردستان لە بەرچاو گیراوە. هەرچەندە ئەم بڕیارانە ینی دەرهاویشتەی ئەو پلانە ئابووریە کە لەسەر هەرێمی کوردستانەوە هەیە کە لە عێراقی فیدراڵەوە دروست کراوە بەداخەوە دەنا حکومەت لەم کاتانەدا زیاتر پێویستی بە کۆکردنەوەی داهاتی گشتیە بۆ ئینفاقی عام بۆ ئەوی کە تێچوەکانی خۆی لە پرۆژە خزمەتگوزاریەکانە زیاد بکە. بەڵام لەم کاتانەدا حکومەت هەرێمی کوردستان دەستبەرداری کۆمەڵێ داهاتی خۆی دەبێ لە بەرژەوەندی هاوڵاتیان. طبعاً سەرڕای ئەوەی ئەم دۆخە لەبارە کە هەبووە لە چەند ساڵی لەم 4 ساڵی کابینەی نۆدا، بەڵام من تەنها وەکو وەزارەتی بازرگانی و پیشەسازی دەمەوێت ئەو ڕاستیە بڵێم کە سەرڕای بوونی ئەو دۆخە لەبارە ئابووریە کە چەندین قەیدانی یەک لە دوای یەک ڕوبەڕووی کابینەکە بووەتەوە. ئێمە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی زیاتر لە 100 میلیارد دینار بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی هاوڵاتیان خەرج کراوە. معنی 3 سایلۆ دروست کراوە لەم کابینەیە، سایلۆی کەلار، سایلۆی قوشتەپەر، سایلۆی ڕووڤیا. ئێستاش سایلۆی هەڵەبجەبەردی بناغیدانراوە، دەست بەکارکردنی کراوە، لەگەڵ ئەوەشە سایلۆی زاخۆ لە ئەم ساڵدا دەست بەکارکردنەکەین. طبعاً ئەم بڕیارە لە کاتێکی گونجاوە دراوە و ئامانج لەم بڕیارە خەڵک و هاوڵاتیانە. زۆر باشە. کەواتە ینی با بێنە سەرەوە ینی تا چەند ئەم بڕیارانە دەبنە هۆی کارئاسانی بۆ خەڵک بەگشتی ئەگەر بڵین بۆ پیشەوەرانیش ئەوانەی کە پیشەیەکی بچووکیان هەیە ڕەنگە چەند کردێکارێکیان تا چەند ئەمە کارئاسانی بەگشتی بۆ خەڵک و بۆ ئەوانیش دەکات. تاپەن ئەگەر ئێمە سەیری بڕیارەکان بکەین ئەو 8 بڕیاری کە جەنابی سەرۆکی حکوومەت داوێتی لە کەمکردنەوەی ڕێژەی کرێکان، لە کەمکردنەوەی ڕسوماتی 150 هاوردەکردنی ئاژەڵی زیندوو، ئەمانە هەموو شەریحەکانی کۆمەلگا، هەموو چین و تۆژەکانی کۆمەلگا لێی سوودمەند دەبن. چونکە ئەگەر تۆ بێ باسی قوتابیتە کە پەڕەلێری خوێنی ئێوارانی بۆ کەم بێتەوە، کارەبایتە هەموو ماڵێک کارەبا سەرفەکە، سزای هاتوچۆیتە کە هەموو کەسێک زۆر بەمان سزای هاتوچۆمان ڕەنگە هەبێ. لەبەر ئەوە دراسێکی زۆر زۆر شامل، دراسێکی زۆر زۆر گشتگیر بۆ ئامانج، ینی بە ئامانج کراوە کە کۆمەڵانی خەڵک لە کوردستان سوودمەند بن. لە ڕووی ئابووریەوە تەمان ئەمە جۆرێک لە ئارامی دەرونی بۆ هاوڵاتیان ئەژێڕێتەوە، ینی ئیستقرارێکی نەفسیان بۆ ژێڕێتەوە کە حکوومەت پاڵپشتیانە لە دۆخە نارەبارەکانە بەهانایانەوە دێسە ڕاینەبوونی موچە و بەڵام ئەوە موچەی مانگی دوو دەست پێەکە لە سپێنەوە و مانجی سێش ئیشەڵا دەست پێەکە، بەڵام لەگەڵەوەشە حکوومەت هاوڵاتەکانی خۆی لەبیرە و لەم کاتانەی کە دۆخی گوزەرانیان بە شێوازی لە شێوەکان کە ئەکەوێتە پێشتا و هینا لەبارە دێت دەست لە هەندێک داهاتی خۆی بەرەدا بۆی خەڵک سوود بکە و ئەمەش تەمان جوڵەی بازار زۆر زۆر ویستمەوە بپرسم جەنەبی بریکار ئەنی ئەم بڕیارانە چ جۆرە جوڵەیەک دەخاتەوە ناو بازار، چۆن جارێکی کە با بڵێن ئەوە ئەو جوڵەیە دروست دەبێتەوە لە ناو هەموو تەواوی بازار تەواوی کوردستان. تەمان ئەمە دەورەی اقتصادیە لە ناو بە شێوازێکی زانستی سەیکەین تدویری ئەو دەخلە ئەبێتەوە لە بازار. کاتێک کە دەخلێک دێتە ناو خانەوادەیەکەوە ئەو تێچوەکانی خۆی لە بازار پڕکاتەوە، ینی حاجاتەکانی خۆی پێداویستەکانی خۆی پێپڕکاتەوە.
ئەمە شواکە کە جۆرێک لە دەورەی ئابووری دروست ببێت و ئەبێتە تعزیزی ئیسtismار و هەندێک لەو کەرتانەی کە لاواز بوون و ئەم دۆخەنا لەبارە ئابووریە کاری تێکردوون ئەبوژێنەوە و هەندێک ئیسtisماراتی نوێ دروستە بێ و زۆرێک لە خۆشگوزارانی زۆرێک لە ئینتیعاشی اقتصادی لە ناوبازار دروستە بێ سەرڕای دۆخە دەرونی کامە یەکێکە لە هەرە فاکتەرە گرنگەکان بەڵام جۆرێک لە جوڵەی بازار لە جوڵەی بازرگانی لە خۆشگوزارانی دروستە بێتەوە لە ناوبازارڕ. باش جەنابی بریکار یعنی با ئێمە لەسەر خاڵێکی کەیان ڕابۆستین ئەبینی گۆشتی سوور کە یەکێکە لە پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک بە گشتی بە مەبەست نرخەکەی بەرز کرایەوە ئێستا لە 150 بۆ هاوردەکردنی گۆشتی سوور لێ خۆش بوون ینی لە ڕسوماتی سەرەوە ئەمە چۆن وا دەکات لەم ڕەمەزانە لەم بەرەجەژنانە واکە جارێکی کە خەڵک دڵخۆش بن بەوەی کە نرخی گۆشت جارێککە هاتەوە خوارێ کۆمەلگای ئێمە وەکو کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتی لەم مانگەیە و بە تایبەتی لە سەروبەندی هاتنی جژنی ڕەمەزانی پیرۆزە گۆشت زۆر بەکارێنی ینی تۆ بزانێ ینی چەندین کاڵا و پێداویستی و شمەک لە دەرەوە هاوردە ئەکرێ بەڵام جەنابی سەرۆکی حکوومەت تەرکیزی کردوتە سەر لە 150 ڕسوماتی گۆشت چونکە گۆشتێکێکە لە خۆراکە سەرچەکان بە تایبەتی لە چەند ڕۆژی ئایندا بەڵێت تەسیرەکە چونکە هەر عالمیە نرخی گۆشت پێشەوە ئێمە لە وەزارەتی بازرگانی زانیاری ئەومان هەبوو کە هەر عالمیان لە جیانە نرخی گۆشت گران بوو سەرڕای ئەوەی کە دوو وڵاتی دەراوسێ تورکیا و ئێران زۆرێ بربەست لە ڕووی گومرگ و لە ڕووی ڕسوماتەوە خراپ وەستە نرخی گۆشت ئەگەر لە وڵاتەکانیان دەربچێ بۆ هەرێمی کوردستان ئەمانە هۆکاری بەرزبوونەوەی ئەو نرخە بوون بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەو پلانەی توانی ئەو مالیە لەسەر هاوڵاتیان کەمکە و دەستبەرداری داهاتی خۆی لە ڕسومات ببێت. زۆر باشە جەنابی بریکار بە هەر بڕیارەکان بە گشتی تەماشا بکەین زۆربەی کەرتەکانی گرتوتەوە کەواتە ینی ئێستا لە هەموو بوارەکاندا جارێکی کە نەک هەر جوڵە بەڵکو جۆرێک لە پێشکەوتن جۆرێک لە دڵنیایی تر جارێکی کە هەم بۆ پیشەوەران بۆ خەڵک بە ئاسایی دروست دەکەوە نیە طبعاً ئەمە هانی ئیسtisماراتی نوێ ئەدا و هانی ئیبتیکاراتی تر ئەدا و دەرگا ئەکاتەوە بۆ ئەوەی ئەگەر جۆرێک لە نیەت هەبوو بێ بۆ دروستکردنی پرۆژەیەکی بچووک یاخود مامناوەند یاخود گەورە ئەگەر بێت و ئەم دۆخەی ڕابرد بەو شێوازە بێ ڕنگ بێ لەوانە بێ ئەوەی ئەو کارەی نەکا بزنسمان ئەو کارە نەکا با بڵێن ئەو سەرکێشیە نەکا بەڵام ئێستا ئەم حرەکە یاخود با بڵێن ئەم سیاسەتە اقتصادی کە جەنابی سەرۆکی حکوومەت لە 27 مانگی ئەلانی کرد ئەبێتە تەعزیزێکە بێ هاندانێک بۆ ئەوەی کە ئیسtisماراتی نوێ پرۆژەی نوێ جوڵەی بازرگانی نوێ دروست بێتەوە. زۆر باشە دەستخۆش بەڕێز سەروەرهاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پێشەسازی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە. سوپاس بۆ جەنابی زۆر سوپاس.